خۆی ڕاستەکەی کاری چالاکوانی هەندێک بنەمای هەیە پێویستە لەو بنەمانە لە چوارچێوەی داواکردنی مافی خۆ و مافی خەڵەکە و چین و توێژانەی مافیانداژی دەکرێتن هەموو مافێکیە چالاکوان بێتە سەرجادا بەرامبەر کامێرا بە تێکسبی بە لێدوانبی گزارش لە مافی خۆی و مافی هاڵاتیان بکات. یەک شتەیە زۆر جارێ مەقسەمانە سەکردەوەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زۆر جارەیە بواری چالاکوانی یاخود کاری ڕێکخراوی بەرەو ئاراستەک دەڕوا ئەو چالاکوانە لی تێک دەچێت نێوانەوەی داوای مافەکەی بکە ئەو برێتە دەسەڵاتی ئێرحەل یاوە خود بروخێن. ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی بەهێسەبی ڕێژەی کورسی باش بی و بتوانی سپۆنسەری ئەو چالاکوان و خەڵکی بکە ئەو کات چالاکوان بستە ئەو قۆناغی خەباتش ئاساییە. بەڵام لە حالی حازر بۆی ئێمە لە نێوان موچەخۆرێک کە مافەکەی فەوتاوە موچەی دەکات خۆی نادرێتێ لە نێوان ڕۆژنامە نووسێک دەیەوێتن کۆمەڵێک ماف پێشر کراوە دەوێت ئەو پەیامەی خۆی ئەو مەسجی خۆی بەدەسەڵاتی سیاسی بگەینی پرۆسی حکومڕانی بگەین لە هەرێمی کوردستان بۆی تێک نەدا شتەکە لە شوێنی خۆی بگەیەندرێتن پێویستە ئەو دوشتەیەک لا بکرێتەوە لە نێوان ماف و لە نێوان ئەو شەڕە سیاسی کە وەکو ئۆپۆزیسیۆنێک دەیکرێت تەوازنێک وەربژێ ئەجینە چالاکوان و کادرانی ڕێکخراوی مەدەنی دەتوانن برێن بەڕەهایی بە مطلقاً مافی خۆتیاندا هەموو خۆی لە هەر شوێنێک ئەگەر توندی یاخود هەڕەشا یاخود ئەگە ناوی لێ بنێن وەکو ئێرهابێک بەرامبەر بە چالاکوانە نەبێتن پرۆسەی دیموکراسی بەرەو لاوازبوون دەچی. پێویستە دەسەڵات بوار زیاتر خۆش بکە ئەو چالاکوانەی بدوێنی و بزانین لە چێوە داوای چ مافێک دەکاتن لەوێەوە بێ پەیامەکەی لێوەربگری بۆی ئەو دەسەڵاتە جوانتربی و سیمای دیموکراسی بێستربی. ئەو حاڵەتی ئێستا لە هەرێمی کوردستان ڕوودا بەڕاستەکەی توانم برێم ینی بەشی یاخودوا برێن پرەنسیپەکانی دیموکراسی بەرەو لاوازبوون و بەرەو نەماندە. طبعاً حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەزمونێکی زۆر خراپی هەیە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان و چالاکوانان. لە ئەساسدا دەبێت مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامە نووسان لەگە چالاکوانان لەسەر ئەساسی یاسابێ. ئێمە یاسای ژمارە 35مان هەیە لە هەرێمی کوردستان کە لە پەرلەمان دەرچووە تایبەتە بە ڕۆژنامە نووسان و فەزای کارکردنی ڕۆژنامە نووسان فەزایکی فراوانە. ئەوەی کە کێشەی لە هەرێمی کوردستان دروست کردووە حکوومەت و کابینەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستان بە ئەندازەیەک مامەڵە لەگەڵ ڕۆژنامە نووسان دەکەن بە ئەجێندایەکی سیاسی. لە کاتێکدا پێویستە ڕۆژنامە نووس یان چالاکوان بە بەرگێکی یاسایی ڕوبەڕووی یاسا بکرێتەوە ئەگەر پێشێلکاریەکی هەبێ. ئەمەش بێبەرنامە نییە بە تاکێت لەبەرەوەی جارێک نەمادیت ڕۆژنامە نووسانی سەربەدەسەڵات بە هەڵەش پێشێلکاریشان بەرامبەر بکرێ. لە کاتێکدا هەموو ئەو ڕۆژنامە نووسانی کە لە دەرەوەی دەسەڵات خەریکی پیشەی ڕۆژنامە نووسین بەردەوام پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. ئەوە کارێکی خراپە لەبەرەوەی هەموو کارێک کاردانەوەی لێ دەبێ ڕاستی و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەوەدا بەرچاوی ڕۆشن بێ کە دۆخی هەرێمی کوردستان سەقامگیری هەرێمی کوردستان بەوە دەبێت کە یاسا سەروەر بێ. ئێمە هەمومان ڕێز لە یاسا دەگرین بەڵام لە پاڵ ئەوەشدا نابێت لە دەرەوەی یاسا مامەڵە لەگەڵ ئەو خەڵکە بکرێن. هەرێمی کوردستان گەندەڵی هەیە بەپێی بەرنامەکانی خۆیان بەپێی پرۆژەکانی خۆیان بەپێی لێدوانەکانی حکوومەت لەسەر ئاستی باڵا هەموو باز لەوە دەکەن تیکراری ئەوە دەکەنەوە کە بەڵێ گەندەڵی هەیە لە هەرێمی کوردستان. جابا ڕۆژنامە نووسێکی باسی بکە بۆچی ئەگەر ڕۆژنامە نووس باسی بکە ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە بە مادەیەکی دیکە کە پەیوەست نییە پێیەوە. پێویستە پێداچوونەوە بۆ بابەتە بکرێت و بەڕاستی پێویستە فەزای ئازادی ڕۆکاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان فراوان بکرێ. ئێمە لە زۆر بواردە خۆمان بە وڵاتانی ئەوروپی دەچێنین بەڵام لە کاتێکدا تەماشا دەکەین لە بەرامبەر ڕۆژنامە نووسان بەردەوام پێشێلکاری هەیە پێشێلکاری یاسایی هەیە و هەڵەی یەکەم ئەوەیە کە ڕۆژنامە نووس پێشێلکاری بەرامبەر دەکرێت. هەڵەی دووەم ئەوەیە کە مادەیەکی قانونیشی بۆ دادەتاشرێ کەوا پێم وایە لە هەڵەی یەکەم گەورەترە. لە ڕاستیە ئەو هەڵمەتی دەستگیرکردنی ڕۆژنامە نووسان و چالاکوانان بە تایبەتی ئەوانەی کە نەقد و ڕەخنەیانەیە لەسەر سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان پێمان وایە کە کارێکە باڕاستێکی خراپە دەڕواوە جۆرێک لە بێمتمانەیی زیاتر لە بینی هاوڵاتیان و دەسەڵاتە دروست دەکات لە کاتێکا پێچەوانەکەی دەبێت کاری لەسەر بکرێت. حکوومەتی نوێ لە بریەوەی کە کارەکانی بۆ ئاراستەیە بێت کە ئەو کەم و کوڕی و پۆخڵەواتی و گەندەڵیانەی کە لە حکوومەتەکانی ڕابردووە هەبووە بیسڕێتەوە لە بریەوە جۆرێک لە سیقە متمانە دروست بکە بەڵام بەداخەوە دەبینیت کە معاملەیەکی جۆرێک لە مامەڵەیەکی جۆرێک لە سەربازیانە و مامەڵێکی دیکتاتۆریانە تا ڕادەیەک لەگەڵ هەندێک کەیسی تایبەت دەکرێت بە تایبەتی کەیسی ڕۆژنامە نووسان بەداخەوە لەو ماوەی دواییە کۆمەڵێک ڕۆژنامە نووس دەستگیر کراون و
جۆرێک لە تۆمەتیان دراوەتە پاڵ بە حکمەوەی کە ئەمانە دژی یاسا و ڕێسەکانی هەرێمی کوردستان مامەڵەیان کردو لە کاتێک تۆ کۆمەڵێک یاساتەیە کە ماف دەدا بە هاوڵاتیان ئازادانە ڕای خۆیان دەربڕن یاسای ڕۆژنامەگەریت هەیە یاسای ڕێخستنی خۆپیشاندان هەیە یاسای مافی بەدەستێنانی زانیاریت هەیە لەبری جێبەجێکردنی هەندێک لە بەندەکانی ئەم یاسایانە پشت بە کۆمەڵێک یاسای تر دەبەسرێ بە تایبەتی یاسای خراپەکارێنانی ئامرازەکانی پەیوەندی و هەردوێنێ بۆ بزانم ڕۆژنامەنووسێک ئالێن ساحب قڕانی کە ڕای خۆی دەربڕێەوە قسەی کردو لەسەر بابەتی دیاریکرا و دادگا سزای ملیۆنێک دیناری عراقی غەرامەی بۆ بڕێەوەەوە و ئەمە جۆرێک لە مخاوف و جۆرێک ترس دروست دەکات لای هاوڵاتیان ئازادی ڕادەربڕین بەرتەسک دەکاتەوە پێمان وایە کە گرنگە ڕێکخراوەکان و چالاکوانان و داکۆکیکارانی ئازادی مافی ئازادی ڕادەربڕین کار لەسەرم بابەتانە بکەن جۆرێک لە فشار دروست بکەن ئەکتەر و ڕێکخراونیە دەوڵەتەکان بێنرێنە سەر هێڵ بۆەوەی کە جۆرێک لە فشار دروست بکرێت لەسەر حکوومەتی هەرێم ئەو جۆرە مامەڵەکردنە بگۆڕێت و بۆ ئاڕاستەی کە متمانە لە نێوان هاوڵاتیان و دەسەڵاتە بگەڕێتەوە.